بەڵێ بەڕێزان سەبارەت بە سەردانەکەی شاندی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بەغدا و کۆبنەوەیان لەگەڵ شاندی بەغدا سەبارەت بە پرسی بودجە گفتوگۆ لەگەڵ بەڕێز شوان کەلاری ئەندامی پەرلەمانی عراق دەکەین. سڵاوت لێبێت بەڕێز شوان، شاندەکەی هەرێمی کوردستان ئەم جارە دەچێتە بەغداد، چی لێ بەرهەم دێت ئەم جارە؟ بەڵێ زۆر سپاس. ئەمڕۆ شاندی هەرێمی کوردستان دەگەنە بەغدا. ئەم شەو کۆبوونەوەی جدی دەبێت پێشبینی دەکرێت کە ئەو خەلەلانەی هەیە یان ئەو خاڵانەی کە هەندێک تێڕوانینی جیاوازی لەسەری بگەنە نەتیجەیەک بە شێوەیەکی گشتی دەکرێت بڵێن حکوومەتی فیدرال بەڕاستی غەدرەکە کە موچە نانێرێ. ڕاستە دەرنەچوونی ڕێنمایی لەلایەن وەزارەتی دارایی حکوومەتی فیدراڵەوە فاکتەرێکە بۆ ئەوەی کە بەشە بودجەی هەرێم نەنێردرێت، بەڵام بابەتی موچە جیایە. یعنی ئەگەر بەغداد پێی وابێ موچەخۆرانی هەرێم موچەخۆرانی عێراق بابەتی موچە لە عێراق یەک پاگێجە جیاوازی نییە لە نێوان فەرمانبەرێکی بەسڕە و فەرمانبەرێکی سلێمانی و هەولێر، ئەوە چۆن خەمی فەرمانبەرانی لای خۆیان نەخۆن هەموو هەژدەی مانگێک موچە خەنە سەر ڕقم حسابیان حەقە بەڕاستی خەمی فەرمانبەرانی هەرێمیش بخۆن، چونکە ئێمە لەگەڵیان ڕێکەوتوین. خۆ ئەوان دەکەوێت ئەم قسەیە لەگەڵ بەرپرسانی عراقی نەکراوە کە فەرمانبەرانی هەرێمیش وەکو فەرمانبەرانی بەسڕە ئەوانش مافی خۆیان هەیە، ئەم قسە لەگەڵ ئەوان نەکراوە بۆ ئەو حەقە نادەن؟ خۆی ئەم قسەیان لەگەڵا کراوە، بەڵام ئەگەر ڕاستگۆیانە قسە بکەینەوە عێراقە و ئەو عێراقی ئێمە تەسەورمانە کرد، ئەو عێراقی کە ئێمە بەشێک بووین لە دروستکردنی یعنی ئەو عێراقە دەرنەچوو کە بەڕاستی بە چاوی هاوڵاتی بوون لە زاخۆ بۆ بەسرەسەیری هاوڵاتیەکانی بکە. ئەوە دەیان ساڵە ئەبینین ئەوان بودجە ئەبڕن موچە ئەبڕن، یعنی خەلفیاتە یا باگراوندێکی سلبی لە بیرکردنەوە و ڕوئیایان هەیە بەرامبەر هەرێمی کوردستان. من ناڵێم حکوومەت بەگشتی، بەڵام بە شێوەیەک یعنی لە شێوەکان ئەم ڕوئیایە هەیە. خۆ ئێوە ئەزانن لە کاتی پەسەندکردنی بودجە یعنی ئێمە لە ژوورەکانی تر لەگەڵیانە ئەکەوتین، ئەوان لە ژووری لیژنەی دارایی پیلانیاندانا فەقەرەی تریانە هێنا، ئەو خاڵانەی کە لەسەری ڕێکەوتین ئەیان گۆڕی. یعنی ئەو ڕوئیا هەیە، بەڵام ئەمە بەو مانایە نییە کە ئێمە ڕەشبین بین. هەندێک خاڵی تەکنیکی هەیە، هەندێک تێڕوانینی جیاواز هەیە، مەسەرەن لەسەر داهاتی فیدراڵی بە گوێرەی قانونی ئیدارەی مالی ئەم خاڵە تەکنیکی و ئەم تێڕوانینە جیاواز و یاخود هەندێک لە سەرەتا قسەکانتدا باس کرد، گوتت چەند خەلەلێک ڕەنگە هەبێت لە چەند خاڵێکدا کۆببنەوە شاندەکە دەچێتی گفتوگۆی لەسەر دەکەن وە کۆی دەڵێ حەلی دەکەن. ئەم خەلەل و تێڕوانین و ئەوانەی کە حکوومەتی بەغدا هەیەی لەسەر هەرێمی کوردستان فعلەن شەرعین و یاسایین یاخود هەر بیان و کاری جۆرەکە لە سیاسەتکردن؟ ناوەڵا هیچ نە شەرعین و نە یاساین و چونکە ئەمە وەکوتم تێڕوانینێکی سلبیە نەزعەیەکە لە بەغداوە هەیە. دایمە خەیاڵیان لای ئەوەیە نایانەوێ بەڕاستی کوردستانێکی پێشکەوت و هەرێمێکی سەقامگیر و ئاوەدان ببینن. یعنی ئەمە بە حاڵەتێکی سلبیە زانن لەسەر خۆیان، چونکە وەکو معلومە ئەزانین ئاستی گەندەڵی لە عێراق چۆنە، یعنی ئاستی خزمەتگوزاری و پرۆژەکان لە بەغدا و لە شارەکانی ژێردەسەڵاتی عێراق ڕەغمی ئەو بودجە زەبەلاحەی کە یعنی هەیە چۆنە لە چاو ئەوە بە بەراورد بە ئەوە هەرێمی کوردستان بەڕاستی هەرێمێکی پێشکەوتووە ڕەغمی ئەو هەموو فشارە چ لەلایەن بەغدا چ شەڕی داعش چ کێشەی نەوت چ ئەو کێشانەی بەردەوام بەغدا بۆی دروستەکردین. ڕەغمی ئەوە هەرێمی کوردستان بەڕاستی توانیوێتی لەسەر پێی خۆی ڕاوەستێ و بە شێوازێ لە شێوازەکان ئیدارەیەکی باشی هەرێمی کوردستان بدا. بەڵام ئەوان وەکو بینیمان یعنی لە ماوەی 11 مانگە هەر بە وەسڵ و ئەوانەی تەزویر 2 ملیار و نیو ئەوەی دزی سەدە 2 ملیار و نیو دۆلاریان
دزی بەڕاستی یعنی دزی و سەفقات و ئەوانە لە بەغدا و لە خوار نەوعێکە یعنی لە هیچ شوێنێکی دنیا لەو شێوەیە نییە بۆیە ئەوان بەڕاستی خەیاڵیان لای ئەوەیە کە هەمیشە گرفت بۆ کوردستان دروست بکەن هەمیشە آخر داوا پرسیارێک دروست دەکات کاکشوان یعنی نەبێتە بۆچی ئەم گرفتە بۆ کوردستان دروست دەکەن لە کاتێکدا خۆیان لە ناوخوااندا چەندین جار ناکۆک بوونە ڕێک نەکەوتن لەسەر کورسی لە سەرەتای پێکەنانی هەموو کابینەکان ئەوان کێشیان هەیە هانا دێنن بۆ بەرهەرێمی کوردستان بۆ هەولێر بۆ سەرۆک بارزانانی تاوەکو کێشەکان بۆ حەلکە هەموو کابینێکەوە حاڵیانە کە کێشەکەشیان بۆ حەل دەکرێت ئاوا دەکەنەوە بەرامبەر بە هەرێمی کوردستان بۆچی ئەمە دەکەن یەکێک لە کێشە گەورەکانی ئێمە لەگەڵ بەغدا ئەوەیە بەڕاستی بە ئەگەر سەرێح بین یعنی جێی متمانە نین من وەکو ئیسا پێشووتریش وتم تۆ لەو ژوورە لەگەڵ سەرکردەکانیان ڕێئەکەوی لەو ژوورەی تر ئەندام پەرلەمانەکانی هەمان ئەو لیستانە دێنهانیانە دەنگ گرفت و بۆ دروستەکەن یعنی ئێمە دەیان ڕێکەوتنمان کردووە خۆ ئەوان 55 مادەی دەستوری کە ئەمە دەستورە ئەسڵەن ئیشی سەرەکی حکوومەتی عراقی ئەوەیە بەڕاستی دەستور جێبەجێ بکە ئەوان 55 مادەی دەستوری جگە لە ڕێکەوتن جگە لە نەبوونی متمانە ئەم مادە دەستوریانە کە پەیوەستە بە ئیستحقاقاتی مالی و سیاسی و مافەکان بەگشتی هەرێمی کوردستان ئەوان دێن ئەمانە پێشێلەکەن یعنی زۆر جار فعلەن ئەوە زۆر تەواوە دێنە پێشەوە تا ئەوانە ئیشەکەیان نەکرێت دوای بەداخەوەی تر سلوکیان وایە زۆربیان پەشیمانە بنەوە زۆربیان قسەی تریان هەیە بابەتی تر تا ئەوەنە ئیشەکەی خۆیان ڕاییەکەن و ناچاریشی نێمە بەڕاستیە بێ هەر لەبەرەوەی بە گوێرەی دەستور لە چوارچێوەی عراقین هەر لەگەڵیانە ئەڕۆین لەگەڵیانە ڕێئەکەوتین حکوومەتی هەرێم نێت پاکی خۆی پیشانداوە و ڕێکەوتوین لەگەڵیانە هیچ کێشەیە لای هەرێمی کوردستان نییە دێن لەسەر ڕێنمایەکی بەسیط کە زۆر ئاسانە چارەسەری کردی لەسەر هەندێک تعلیمات دێن کێشەی گەورە دروستەکەن و سەرجەم موچەخۆران و شایستە دارایەکانی هەرێمەکەنە ئامانج بەڕێ شوان کەلاری ئەندامی پەرلەمانی عراق زۆر سپاس ماندوومان کردیت لە سلێمانیەوە لەگەڵمان بوویت.